پێەکەین باسلەواکەین کە ئەمڕۆ 34 ساڵ بەسەر تەمەنی یەکەمین ڕۆژنامەی کوردی ڕۆژانە تێپەڕێت کەویش ڕۆژنامەی کوردستانی نوێیە. ئەم ڕۆژنامەیە کە لە شاری هەولێر دامەزرا، ئەو ڕۆژنامەیە کە لە دوای ڕاپەڕینە مەزنەکەی ساڵی 1991 لە 12/1992 یەکەمین لاپەڕی خۆی یاخود با بڵێن ژمارە سفری خۆی بڵاو کردەوە. چەندین نووسەر، چەندین ئەدیب کە لە ئەم ڕۆژانەیە لە چەند شوێنێکی جیاواز ئێوە بینەری ئەبن یاخود بیسەری ئەو کارە جوانانەیە بن کە کردوویەتی لە کوردستانی نوێەوە دەرکەوتووە. کوردستانی نوێ سەرەتا لە بەسەرپەرشتی و لەژێر چاودێری مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو و گرنگیەکەشی لەوەدا بوو کە لە ئەو بارە هەموارەدا بڵاو کرایەوە کە ڕاستەوخۆ لە دوای ڕاپەڕینە مەزنەکەەوە بوو و یەکەمین ڕۆژنامەی کوردی ڕۆژانە بوو کە ئەمەش بووە بۆ چەرخانێکی گرنگ لە مێژووی ڕۆژنامەگەری کوردیە. جگەلەوە بوارەکانی ڕۆژنامەکە لە چەند بوارێکە کاریانەکرد بۆ نمونە هەواڵە سیاسیەکان، کۆمەڵایەتیەکان، کللتوری، وەرزشی و وێژەیی و چەندین پاشکۆشیان هەبوو. پاشکۆکانیشیان وەک ئەدەب، هونەر، تەندروستی، ژیان و پاشکۆی ناوچە جیاوازەکان. بەدەر لەمانەش کاریگەری هەیە کە ئەم ڕۆژنامەیە کاریگەریەکی زۆر گەورەی هەبوو. کاریگەریەکانیش لەوە بوو کە پەرەپێدانی زمانی سانداردی کوردی سۆرانی بوو، هەروەها بەڵگەنامەکردنی ڕووداوە مێژوویەکانی سێدەی ڕابردوو و ئێستا ڕۆژنامەکە جگەلەوەی کە وەشانی کاغەزی هەیە، جگەلەوەی کە بە ڕۆژنامە و ئەتوانی بەدەستی خۆت ڕۆژنامەکە بەدەستەوە بگری، بەدەر لەوە ماڵپەڕێکی ئەلکترۆنیشیان هەیە. ئێوە ئەتوانن تەواوی زانیاریەکان لە ماڵپەرە ئەلکترۆنیەکەشەوە وەربگرن. هەر بۆ ئەم بەبەستە و بۆ یادی 34 ساڵەی ئەو ڕۆژنامەیە میوانداری کاکیوە محەممەدمان کردووە کە بەڕێزیان ئەندامی دەستەی نووسەرانی کوردستانی نوێن. کاکیوە ئێوارەت باش بێت و پیرۆزە کە ئەمڕۆ کوردستانی نوێ تەمەنی بۆتە 34 ساڵ. ئێوارە باش، سپاس، زۆر سپاس. سپاس بۆ پیرۆزبایەکەشتان. ئەمەوێ لێرەوە ئەوە بڵێم کە تۆ هەنێشتت باس کرد لە سەرەتایی ڕۆژنامەکە. بەڵێ، ڕۆژنامەی کوردستانی نوێ بە تایبەتی سەرگوڵی هەموو بڵاوکراوە نهێنیەکانی شار و شاخی سەرەتای دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. چونکە بەدەیان لاپەڕە هەبوون کە لە شاخ دەرەچوون لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەر لە ساڵی 75 تاوەکو ساڵی 92 کە کوردستانی نوێ بوو بە سەرگوڵی هەموو ئەو بڵاوکراوانە. ئیتر ئەوی کە ئەدیب و نووسەر بوو لە هەموو بوارەکانە ڕویان کردە کوردستانی نوێ، نەک تەنها یەکێتیەکان بەڵکو هەموو ئەو کەسانەی دیکەش کە نووسەر بوون و خولیای نووسینیان هەبوو، چ لە بواری ئەدەب و ڕۆشنبیریات چ لە بوارەکانی ترا لە کوردستانی نوێ بڵاویانە کردەوە. چونکە ئەوە جێگەی خۆشحاڵی بوو کە کوردستانی نوێ و ڕۆژنامەیەکی ڕۆژانە بە هەزاران دانەی لێ دەربچێت و نووسەرێک بڵاوکراوەکەی خۆی تیا ببینێتەوە لە دوای ئەو هەموو ستەمەی کە لەلایەن ڕژێمی باسەوە کرا، ئەو تایە بە ئازادی بتوانێت باسی کوردبوون و کوردایەتی و ئازادی و ڕاپەڕین و ئەم شتانە بکات. ئەم ڕۆژنامەیە شتێکی قۆناغێکی باشی بەڕی لە مەسائلی ڕۆژنامەگەریە. زۆر باشە. کەواتە کاک هیوا ئەتوانین بڵین لە 34 ساڵەی تەمەنی کوردستانی نوێیە چ شتێکی نوێ هەیە لە کوردستانی نوێیە کە لە ساڵانی ڕابردووی جیا بکاتەوە، چ شتێکی ئیزافی هەیە بۆ کوردستانی نوێ؟ ئەوەی کە زارێ پێش هەمووشتر لە دوای 34 ساڵ تەمەن دنیایەکی ئەرشیف کردووە لە خەباتی ڕۆژنامەگەری لە هەموو بوارەکانە. ئەمە گرنگە چونکە بەردەوامبوونی 34 ساڵ لە دەرچوونی ڕۆژنامەیەک بەبێ وەستان و مانەوە لەسەر پێی خۆی بە بەهێزی ئەوە کارێکی گەورەیە، ئەو خۆی لە خۆیان مێژوویەکە هیچ کاتێک ئینکاری لێ ناکرێت. ئێستا مەسەلەن لەگەڵەوەش کە وەکو شەمەندەفەرێک کە ئەڕوا مەجموعەیە خەڵک سوار ئەبن، مەجموعەیە خەڵک دابەزن لە کوردستانی نوێشە جارێ بەدایان نووسەر کە سەرەتا نووسیوانە ئێستا لە تەمەنە لە ژیانە نەماون، یعنی کۆچیان کردووە. چەندین گەنج هاتوونەتە ناو ڕۆژنامەکەەوە، ڕۆژانە قەڵەمی تازەتر دێنە ناو ڕۆژنامەکەەوە ئەنووسن لە خەڵکی لاو لە کچ و کوڕی لاو. ینی تاوەکو ئێستا خواست لەسەر ڕۆژنامەکە هەیە. ئێمە ڕۆژانە چەندین وتارمان بۆ دێ لەبەرەوەی کە پابەندی هەنێ ڕێنمایی ڕۆژنامەکەمان نەبین، بەداخەوە زۆر لە وتارەکانیان ئەوانەی کەینێن ڕای ئەگرین یاخود ڕەتی ئەەکەینەوە، چونکە پابەندی زۆر بنەمای
ڕێنمایی ڕۆژنامەکەین بۆیە من هەستەکەم کە ئێستا هەندێک قەڵەمی باشی بە ناوبانجی ئەکادیمی لە ناو ڕۆژنامەکان نووسن دەیان نووسری بە ئەزمموی 30 ساڵە و 40 ساڵە لە نووسینە لە ڕۆژنامەکان نووسن بەشمان کردووە مەسەلەن بەشی ئەدەب و هونەرمان جایە بەشی کۆمەڵایەتیمان هەیە گرنگێکی زۆر بە جینۆسای دەدەین هەفتانە لاپەڕی تایبەتی هەیە لاپەڕی ژنانمان هەیە گرنگی پێ ئەدەین لە ستادیۆممان هەیە بەشی سەکۆی یەکشت لەم ڕۆژنامەی ئێمە زۆر گرنگە کە ڕەنگە لە هیچ ڕۆژنامەیەکی کوردستانە نەبێت کە دەرەسی ئەویش لاپەڕەیەکە ناومان ناوە سەکۆی ئازاد لەم سەکۆی ئازادەوە هەموو ئەو کەسانی کە ئەنوێ ڕەخنە بگرن ڕەخنەی بنیاندەرانە یاخود ڕەخنەی جوان لە ناو ئەو لاپەڕەیە بڵاوە بێتەوە ئەتوانن پێش نیاز بکەن ڕەخنە بگرن ڕۆژانە لە ڕووداوەکانی هەرێمی کوردستان کە ڕوو ئەدا لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە لە خود یەکێتی نیشتیمانی کوردستان لەم لاپەڕی سەکۆی ئازادەیە ئەو ڕەخنانە بڵاو ئەبنەوە بەڵام بەپێ ڕێنمایەکانی ڕۆژنامەکە چونکە ڕۆژنامەکە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئەبێ پێیڕێوی سیاسەتەکە یەکێتی نیشتیمانی کوردستان بکە بەڵام لە دەرگای ڕەخنەوە هەموو ڕەخنە بنیانەرەکانەوە هەموو بابەتانە بڵاو بنەوە جا ئەمە وای کردووە کەم ئەم ڕۆژنامێت تا ئێستا زیندووە تا ئێستا ڕەغبەتی لەسەرە ڕۆژانە بە هەزاران ژمارە خۆیەکە بەم لا بۆ لای هەموو هەرێمی کوردستانە بڵاو بێتەوە ئەجا لە پاڵی شاوکو ئیشارەت لە توێ ئێمە سایتمان هەیە سایتی ئەلکترۆنیمان هەیە هەموو بابەتانی کە لە ناو ڕۆژنامەکە ڕۆژانە بڵاو بنەوە بە دوای یەکە بە پێی سەعاتەکان داخڵە بن بە سایتەکە بۆ ئەوەی کە لە هەر شوێنێکە لاپەڕەکان بەدەستناگات لە ڕێی سایتەکە و ئینتەرنێتەوەی خوێندنەوە کەواتە ئەمە یەکێکە لە خاڵە پۆزەتیفەکان کە لەگەڵ ئەوەی کە ئێوە ڕۆژنامەتان هەیە بەڵام لە هەمان کاتیشا ماڵپەڕی ئەلکترۆنیتان هەیە وتیشت ئەمە نەبووتە هۆکاری ئەوەی کە خوێنەرانی ڕۆژنامەکە کە بتوانی بە کاغەزی بەدەستێ بگا کەم بکات ئەمە لەلایەک و لە لایەکی دیکەش هەر لە ساڵانی ڕابردووکێک لە خاڵە جوانەکانی کوردستانی نوێ ئەوە بوو لەگەڵ ئەوەی کە هێشتا سەکۆیەکی ئازادی هەیە لە ڕابردووشە هەر سەکۆیەکی ئازادی بۆ نووسەران و ئەدیبان دروست کرده بوو کە ئەمەش خۆی لە خۆیان خاڵێکی گرنگە پرسیارەکەم لە ئێرەیە ئەوەیە لە ئێستادا نووسەرانی کورد نووسەرە لاوەکانمان ئایا هیچ شتێکتان بۆ ئەنێرن یاخود تەنها ئەو نووسەرانەی تێدایە کە لە تەمەندان من وشارم پێدا ڕۆژانە نووسری تازەمان هەیە ینی نووسەرە تازەکان مەرجەکانتان چێوەکو کوردستانی نوێ مەرزی کوردستانی نوێ وەکو وتم بەشمان کردووە هەموو ئەو بابەتان هەیە کە لە چوارچێوەی پاراستنی ئەخلاقی نووسین ئێمە بڵاوەکەینەوە یعنی ڕەخنە زۆر بە جوانی بگیرێ بڵاوەکەینەوە مەمنوع نییە ڕەخنە لە خۆشمان بگیرێ لە کوردستانی نوێ بگیرێ لە دەستەی نووسەران و سەر نووسەریش بگیرێ بڵاوەکەینەوە بەڵام لە چوارچێوەیەکی سنوورداری بنیادنەرانە نەک چاواشەکردن یاخود درۆکردن یاخود تەشهیر و ئەم شتانە و لە هەمان کاتیشا بەپێی سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی نەبێ وتاری هیچ کەسێک کە تەشهیر بە هیچ لایەنێک و بە هیچ کەسایەتی بکە ئێمە ڕێگەی پێ نادەین بڵای بکەینەوە هەر ئەمەش وای کردووە ئەم ڕۆژنامەیە ڕاستگۆیی خۆی لە دەست نەداوە یعنی ئەم ڕۆژنامەیە سێبەر نییە ڕۆژنامەیە هەر وشەیەکی بچێتە سەر تحملی مەسئولیەتی ئەکات وەکو هەواڵ بێ وەکو نووسین بێ وەکو هەر شتێک بێ ئێمە بەرپرسیارەتی هەموو نووسینەکانی ناو ڕۆژنامەکە ئەگرینە ئەستۆ بۆیە ئەکرێ هەموو هاوڵاتیەک وەکو سەرچاوەیەکی ڕاستگۆیانە بۆی بڕوانێ لە وەرگرتنی هەر زانیاریەک هەر شتێک جا لێرەوە وەکوتم ئێمە نووسەرمان هەیە لاون کە تازە دێن پەیوەندیەکەن پێمانەوە چەندین خوێندکاری زانکۆمان هەیە ئێستا نووسەرە گەنجەکانەوە لاوەکان کە تازە دەرەکەون لە چه ئاستێکان خۆی نووسین خۆتەزانی وەکو هوەرێکی گۆرانی وتن یاخود هوەری یاخود شیعر وتن یاخود وەرزشکردن نووسینیش لە لای تاکەکان بەم زۆرە دروستە بێ نووسینیش پیشەیە نووسەری چۆن خەڵک ئەبێ بە ئەندازیار خەڵک هەیە هەر لە سەرتاوە حەزی لە نووسینە دەزەکە بە نووسین بە شوێنێک ئەگەڕێ کە لاپەڕە بێت و نووسینەکەی خۆی تیا ببینێتەوە لە کتێبخانە گشتەکانە دابنرێت لەسەر شەقامی ئەفرۆشرێ لە شوێنە گشتەکانە دانراوە ئەمە بوو ئەو گرنگە ئێسامە هەندێک کەسمان هەیە وتارەکەی لە سایتەکە خوێنێتەوە دوای 2 ڕۆژیە تکامان لێکە ئەو بابەتی خۆی کە بڵاو بۆ تۆ نسخەیەکی بدەینێ ئەرشیڤیەکە لە لای خۆی چونکە هەموو سایتێک نامێنن سایت هەیە من خۆم تقریبان دەوری 20 ساڵەوە پێشتیان نووسیمە ئێستا سایتەکە داخراوە خۆوتارەکانی منیش کە بەدایان و سەدانن لەو سایتە نەماوە
بەڵام ڕۆژنامەکان کاغەزیەکە ماوە کتێبەکانی ناو کتێبخانەکان ئەمێنن ئەرشیف ئەکرێن بۆ تەمەنێکی تریانی گرنگە ئێساش بڕۆ لە ساڵیادی ڕۆژنامەی کوردیە ڕۆژنامەکانی کە وەکو ژین و ئەوانە یاخود کوردستان کە یەکەم جار دەرچووە هەمووی لە تۆمار کراون یاخود لە مۆزەخانە یا لە شوێنی تایبەتی ماونەتەوە بەڵام سایتەکان نامێنە باشە ئەلکترۆنیە پێشکەوتووە ئەو نووسینانە ناکرێت ئەرشیف بکرێن وەکو ڕۆژنامە ڕۆژنامە شتێکی پیرۆزە دوای ڕۆژنامە دیوێکی شارستانی بوونی کۆمەڵگەیە کۆمەڵگەیە کە ڕۆژنامەی هەبێ ینی کۆمەڵگەیەکی شارستانیە ئەبێ ئەومان لەبیر نەچێت لای کۆمەڵگە پێشکەوتەکانی جیهان خوێندنەوە خۆراکی مێشکە ینی پێویستە ئینسان بیخوێنێتەوە جا کاچێ لە شوێنێکی گشتیا تەمەشاکەم هەموو گۆبار و ڕۆژنامە و کتێبە هەیە ئەوە گەێنێکە خوێنەری هەیە ڕۆشنبیر هەیە خەڵک واتێ نەگا بڵێ چێ ئەی خوێنێتەوە ئەمە شتێکە خۆی خوێنەر چییە؟ ئێستا تۆ لە کوردستانی نوێ ڕۆژنامەیەکی کوردستانی نوێ لە ڕەنگە لە ڕۆژانە 50 بابەت بێ لەم 50 بابەتە 50 کەس خاوەنیەتی وەکو نووسەر لە مانیەکە نزیکی 1000 کەسەکە لە ساڵێکا 12-13 کەس بەس وەکو نووسین بەشداری تیاکە ئەمە گرنگە هەمووی ئەرشیفە بۆ خەڵک نوخبەی ناو خەڵکەکەی تۆیە خۆ هەموو خەڵک نووسەر نییە هەموو کەس شاعیر نییە بەڵام تۆ کە ئەمە مستحقە ئەم ڕۆژنامەیە هەبێ بۆ ئەو نووسەرانە ئەگەرم ڕۆژنامەیە نەبێت نووسەرەکان لەکوێ بنووسن زۆر باشە کەواتە کاکی واکۆتا پرسیارە لە یەکەم ئەمە یەک تۆز بە خێرایی وەڵام بیتەوە بۆ ساڵی 2026 کار و پرۆژەکانی کوردستانی نوێ چیە بێت؟ ئێمە ئەڕۆین لەگەڵ پێشکەوتنەکانی هەم تەکنۆلۆژیا هەم کۆمەڵگە لەگەڵیا لەگەرمان گرتووە پێ ئەوە ئەڕێن وتارەکانیشمان بەشەکانمان نوێگەرەی تێکەین شێوازی نووسینەکانمان هەوڵە دێن شیکاری زیاتر تیا بێ شیکاری لەسەر ڕووداوەکان بێ ینی بڕوا پێشکەوتن بەخۆی ببینێ لە ناو خۆمانە لە کادرەکانە نوێگەری ئەەکەین لە شێوازی کارکردنەکانمان لە چۆنێتی بەستنی کاغەزی بە ئەلکترۆنیەکەوە ئەمانە هەمووی بەرنامەی داهاتوومانە و ئێستشمانە و کاری لەسەر دەستە خۆش بە کاک هیوای سەرکەوتنتان بۆ خوازین هیوادارین هەر هەبن هەر بەردەوامیتان هەبێت. زۆر سپاس بۆ تۆش.